سڵاوتان لەبێتم کاتان باش ڕەمەزانتان لێ مبارەک بێ وێ دەکەین نوێژ و ڕۆژ و تاعەتی هەموو لایەکتان قوبوڵ بێت بەڕێزان بەعام لە مانگی ڕەمەزانی پیرۆز هاوڵاتیان جمەیان دێ بۆ سەر شرینی و جمەیان دێ بۆ کڕینی شەربەتی ناودەبەکان لە هەمان کات ئایا ئەو شرینیانەی کە لە ناو کارگەکان دروستەکرێ لە ڕووی تەندروستیەوە شیاون ئایا چۆن دروستەکرێ ئایا هیچ کێشە و گرفتێک لە دروستکردنی شەربەتەکان هەیە ئایا گونجاوە ئەو دەبە شەربەتە کاکرێتە دەبەیەک و ئەبینین هەموو جۆرێک لە وڵاتیان ئەو جۆرە شەربەتانە ئەکردن و بەکاری هێنن یاخود دوکاندارێکە و شەربەتی داناوە فرۆشرێت لەسەر شەقامەکان لە ڕووی تەندروستی ئەو شیاوە هەموو ئەماناکەین بە پرسیار بزانین بەڕێبەراتی تەندروستی کەرکووک بەشی چاودێری چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتاناکە کە پەیوەستن بە مانگی ڕەمەزانی پیرۆز بینەر بن. دكتور هذا السطل من البداية هذا سطل شنو سالف؟ ما ادري هسه اساله بس شوف التعفن به صح هذا شوف السطل خلي يقربون شو اسمه الكاميرا شوف السطل هسه هذا لقيناه جوا هذا اكسباير هذا مو طحين انتهى بس يصير اتلاف هو راح اساله شنو هذا؟ انا امتسيه خالو اما امتسيه اما طالع بيها شلو يبسني كريامه بتتو شلون يفردان بوفرين هذه درو تسيك على لو ليش مستعملين ذا عنده؟ او تا استعمالك او شيتي هاي كاكا اكسباير او تا هسه ذبه قدامنا كاك يمن عمي برشينا فريده ايما امكي كانا بله يسلي ما برسيله خاون دكانك هلينا ملا شو كريتا لنا ظانم بس ايما قري امان هرشتك بكرن قري مولتي تندرستي هبي نابي الاخوان وشد بكرن اما خالو اما مودك يمن ام اخيره اما تصنعوا زار دينا نيوا يا سامعين كيا الشير تيك خاطر خوان برادنيش الشير دربك لدبك يا لا ناو هرشتي بيت تواو او دقي نخورينيا هو زدير الصوت معه ها بول قلمز بقينا اما نابي نا زات لما ينمكن هو الشير مو باشنيا باش حياتهم مانەوەی شیر بە تەندروستی او یەک او ڕۆژە او دکتۆر باقلاوانە نابێ لە دەرەوە بێ وەگای خەڵکی گەلۆ هەمووتان تەبلیغەکەی هەمووی نابێ زارەتر بەکاری بێنن چی بۆنێکی دەخاتر بۆنێکی بکە بۆ واپیس ها اكتب كاك عبد الله هذول الأجهزة غير نظيفة اكتب تەندروست نەبوون پیس بوو چی بۆنێکە بۆن گەنیوی لێ هات هەرێستا تۆ قەپاکەیەوە تو لێرە دادناوە ئەوە قەپاکەیەتی ئەی بۆ دادناوە لێرە ڕجوانی چییە کاکە فڕیدا استعمل هذا بس هو استعمال يلا استعمال ئەو تا عینەم بۆنی دێ بۆن ايش قد صار هذول يمك؟ حياتم لەوانە شوشە بێنە شوشە باشە شوشە زۆر پاک و تەمیسە بەس ئەماوە پلاستیک پاک نییە لە شەربەتخانەیەکی ترین لە شوێنێکی جیاوازترین بەڕێز دکتۆر عەلی جەمیلم لەگەڵا دکتۆر مەرجەکانیان جێبەجێ کردووە ئەم شەربەتخانەیە ئەم مەرجەکان جێبەجێ کردووە بەس چەند ڕێنمایەکمانەیە ئاگاداریەکەینەوە باشە یەکەمیان ئەوەیە نابێ پاقلەوە
لە دەرەوەدانە لە بەرەوەی ئەوە جێگای ڕەسیفە خەڵک ڕێەکە نابێ جێگای خەڵک بگرێ تێگەی باشە دکتۆر ئێوەکو چاودێری تەندروستی کەرکووک سەرجەم ئەو شەربەتخانانەتان ئاگادار کردە و کە بۆیان نییە شەربەتی دەبە بفرۆشن لە دەرەوەدای تا ئیستا هاتین بنووسین بۆیان مانووسیوە تەبلیغەکرێن و خۆمان ژاتوینە پیانەلەی نابێ ئەو دەبانە بفرۆشرێ بە هیچ شێوەیە بە هیچ شێوێ نابێ بفرۆشت گەرێ هەر دەبەیەکتان کڕی سێر ئەکسپایری کرد ئەگەر ئەکسپایری پێوە نەبوو نابێ بفرۆشن ئێمە ئیستا تیمەکانمان ئاگادار کردێتەوە سەرجەم دوکاندارەکان ئاگادار بکەنەوە نابێت دەبەی بەبێ ئەکسپایر بەبێ تاریخ بفرۆشرێ دکتۆر لە کارگەیەکی دەستکردی شرین منی بەڵێ بەڵێ ئەم کارگەیە شرینی دروستەکە ئەمەوە تاوەتا شرینی دروستەکە و باشە ئێماوەتا لزنەکە کوا لزنەکە وێن عمر ئەحمد ئێوە ئیستا جازيني ما غلط ما كدوه بۆ کراوەتەوە جاتي سكريتيو ئەوتا پێی بڵێ دەی کوا خاوەنەکەی پێی بڵێ قسە بکە لەگەڵی دەی چۆن کردێتەوە هذا غالقينه وفات هو يقول هاي اللجنه هاي احمد اوت ئێرە داخرا بەڵام خۆی کردێتەوە لەسەر مەسئولیت خۆی لەبەرەوەی هیچ ڕێنماییەکی تەندروستی لە دوکانەکەی نابینین سێر دوکانەکەی کە سێر پێشتر هۆکاری داخستنەکەی هۆکارەکەی وێ ئەمە هیچ مەرجێکی تەندروستیتیان نییە نعم تمام دکتۆر سینان بانگمانەکەڵێ وەرنە ژوورەوە بۆی سەیری ئێرە بکەین زانین دکتۆر جان ئەوم تەرتیب کردووە من ئەو دوکانانەی ئەولا هەموویم کاشی کردووە ئەو دوکانانەی ئەولا ئەمە جارێ ئەمە ئێساخواانە سێرەمانە چیە ئەمانە تقریبا لە دەست من نەماوە لە دەست نەما بۆی کەیتەوە ئەولام تەرتیب ئیستا ئیسەمە بۆ کەیتەوە خاڵۆ ویستم ئەوێ تەرتیب کەم ئیستا بەس دقی بۆ ئەما کەیتەوە ئەنچە ئیشەکە تەوەستەیە تۆمە پیسەوە تا یەک مەرجێ تەندروستیتیان نییە يعني ئێمە داتمان خستووە لە بان داخستنەکەت شۆ کردێتەوە غالقين هسه هم ينغلق ولازم نعطيه محكمة سير قريسك سير كسير سير هيسو قريسو ئەمە یەکێک لە کارگە شرینی مانیەکانە لەم گەڕەکە ئێمە بۆ لێکی کاکەمە بۆ پاک ناکەیتەوە سێری کە کامیرەکەمان ێزگەوە بێ سێر ئەو مستەفا بەس تۆزێ باسی ئەو زبڵە بکە سێ ئەمە هەر هیچ تیان نەماوە نازم بۆ داینەوە ئەمە چی ئەمە خاڵۆ رسما الناس دا ياكلون السم رسما رسميا اي رسميا اي يعني ما هاي كله الحاله يصير سموم اي واحد ياكلها هم هاي مسرطن لانه كله هم بس يرمى يلا ينغلق هذا المكان يلا فوريا ينغلق يلا عين يلا ئەم شوێنە کەستافەکانی تەندروستی کەرکووک بەشی چاودێری تەرکیزیان خستە سەری و ئێرە شوێنی دروستکردنی شیرینیە و دەبێت دابخرێت لەبەرەوەی هیچ مەرجێکی تەندروستیتیانە و مەرجەکانی تەندروستیشی پێشێل کردووە بۆ ئەوە تخوا ئەو حاوێەوە تا هەر ئەلێ فیتەر سێری کە سێری کە بۆ خوداچی تا دێکردن حیاتم سێری کە ئەمە چیە ئەمە چی خۆی قبوڵەکە سێری کە سێ دەڕابە و هەمووی بۆتە گریس هەمووی هیسە گریسە سێری کە هەم وایرەکە هەمووی بۆتە ڕۆن استاذ علي الناس من يجون يشترون ما يشوفون الدهن هو رخيص على مود هذا حتى لو رخيص خليه يموت هو يقول انا اموت هو يشتري بيده ويموت يموت نفسه مو يتحجي يلا نزلها يلا دي دايجرام لا فتي لي ده يلا دي قلوبك وجنوا كل براسي تيك عمر راستي خالو اما تيخوا اما الصدزه اما سنك لكيكو دامك دمك دمك ثانيه دروج ذات الشبيه يلا دي خالو دي يلا دي ولا خالو مو يشتكان در كده يلا برو توقعك سير ما قالك بيجو سياسة جوجاي او حلوياتها او لقمه قازي ودرستيك سيري كما سيسي هر قوت هر سينيا كان ما ولا سينيتينا ما هو اما اردي كريت السروانيه سيرا ما كسيسي تخوام السينيا
اما تي خويا قبل لك سير سير او قازانك سير والله اما حليا كابي هيت كذا. انا والله دكتور شنو هذا؟ بس شوف العجينه، هذا العجين. حجر حجر حجر. خلي الكاميرا يقترب، بس شوف المثرمه يعني ما ادري. نو كومنت يعني فد مره خلي بس يجي من تشوف، بدك تشوف حاله. صح. هذا متعفن اطرافه، جريس متعفن. هاد بوني جي رطوبه هاد بياو فرموا كاس فرموا بيش هاد بياو كوجيا مي سيريكا سيريكا اما يك غلوبيتانيا يك رونكرنو يعني روناشينيا. روناشينيا يك بوني تشي دي سيريكا بس اما من يوم يعني اللي داوا رطوبه عموي بوني دي سي ديوارك كاميرا كان يزقوا دي سيريكا راستا. رطوبه كاس زلام ليرانيا زلام يو ليرا بوست يوسع بس شوف سيريكا سي اما انا هيت مرجع تندرسيت يعني شيريني ليرا دروس تكنو ايضا بم خلقا من لقمه قازيه بورميا او زلابيه على دروستي اماش منزلي اما منزل نكيتي على خولمول ديت اخوارو بيقومان اما طبعا كاك حسين لمن هو توسك نيزك بروا بو بينران رون بي ام شیرینی که آماده کراوە هەر ڕوونە پڕبانی پیسی ئەو سەقفەیە کە بەربەتەوە سەری وایە دکتۆر؟ وتا ئەوە پیسی ئەوە ئەم سەقفەیە غێر ڕتوبەیە ڕتوبەکە لە بین ئەو سەقفەیەوە نییە دێتە خوارەوە یواش یواش ئینجا سێری کەوتە ئەمە هەمووی گەچە گەچ دابەزێتە خوارەوە لەسەر خۆی وتا ئەوسە دیارە ڕۆنەکە ئەمە ئەم شیلەیە تازەیە و ئەوانەوەتە ئەمە هین هەمووی سەقفەکەیە لەبەر ڕتوبەیە هاوڵاتی شیرینی بە ڕتوبەوە ئەخوا سێریکە خلي الكاميرا يقترب. شوف الحشرات. يلا هاي الصواني مالته تشوف هذا دود شنو كل شيء كل حشرات اي حشرات متجمد اي صح تشوف حتى هذا مال فران يعني وساخه مال فران هذا عايدله مو هذا شو يسموه لا هذا يسمون زلابيا هنا يسمون زلابيا بعض هي يسمون الزلابيا يطلع من الجهاز هو هذا مال المثرمه صح هاي المثرمه مسوين مع الزلابيا ليش شوف راس ماله لاحمينه خلي الكاميرا ينشرب يشوف الجدريه هاي جدريه هاي جدريه تشوف الوساخه لەم کارگەیە کۆمەڵی زۆری شیرینی جیاواز دروست دەکرێت بەم منجەڵانە و بە کەرستانی کە لێرە بوونی هەیە شیرینیەکان بەرهەم دێت و دەدرێت بە نعم شنو هاي بواري بدون مغسله بواري بدون مغسله شلون يغسل هنا يعني ينزل على القاع اي ينزل على القاع شلون ده يغسل شلون اي شروط صحيه ما بي ينغلق وناخذ اجراءات قانونيه عليه ونحيله للمحكمه لان هذا ثاني غلق ده يطلع له ثاني غلق اي جاريرش دا اخري واما دوم جاره ام جێگایە پابەندی مەرجەکانی تەندروستی کەرکووک نابن و ئێرەش بە هەمان شێوە دا ئەخرێ دکتۆر ئێرە چییە مەغزەنە عینەوە تا لێرە پاک و پیسیەوە تا هەمووی ئەمە چییە وەرە من چێ خاڵە وەستا ئەمەت بۆ لێرەوە تا يا قرع يا عم يا قرع شنو عمل يا ما تسيا ما في فريدة عارف خلي يذبوا هذا سيمنا هو بيسا هذا شو بيسا حياتهم سيريكا عيني وين احمد بو ايش بنوسا غلط واتسيا نسمع دكتور ئێرە شوێنێکی جیاوازتر هەر عایدەوە تا هەموو شینی هەموو سێریکە سێرکە
سێر ئەمە معقولە ئەمە ئاوا ئەمە سێ دوکان لێرە سێ دوکانش بەرامبەر دایناوە قسە بەکە لەگەڵی سێریکە سێچی بۆنێ دێ بۆن چخارد ئەوە دەرکە بۆست دەریکە لە حیاتت ئەمەت بینیوە ئەمە چی تیاکە لە هەموو ژیانمانە منزەڵوامان نەبینیوە هەر سێریکە نەماوە لە فافۆنی نەماوە گورمە لە ناومە سوورەکرێت بورمە و زلابیا و مەقازی و زەلابیا و هەموو شتێ ناوە ماکە شیرینەکان لە ناومە شرینەکان ناوەمە با خەڵک کەرکووک بە هەموو قەومیاتەوە سێری بکەن با بە نەیکڕن لە بانجادە یا دوکان ئاوا باش نییە بیکڕن لەبەرەوەی ئەمانە مۆڵەت تەندروستیان نییە دووەمش هیچ ڕێنماییەک تەندروستیتیان نییە هیچ مەرجێکی تیان نییە ئەخەمە چۆن وابێ چی خۆیان قبوڵەکەم فڕی دەکاک عەبدەڵڵا ئەوەی ترچی بوو دکتۆر ئەوە تا ئاو سینێش عینن سێریکە ڕەش و زەرد و پیس و ئەمەی ترش سێریکە ئەمە شیلەکە این بووە بەستوێت یان سێریکە وەرە سێ ژێرەوەیکە سێریکە سێ ژێرەوە کە چی ڕەشێکە وەرە کامێرەکە با بێتە پێشەوە سێریکە هەر با زیاد بابی تۆزێ وەرە ئەم لاوە سێریکە بزان چی ڕەشیەک و گریسیەکەیە لەو ژێرەوە و ئەمەش بەستوێتی یان بابێ وەرە ئەوە تا بەستوێتی ئەو تا ئەوە ڕەشیەکانە سێر منزەڵ وا هەیە لە هیچ کوێیان نیامە ئەمە ڕەنگە لە بازاڕیشانە ئەمە نازانم چۆن خۆیانەی خۆن چۆن یعنی زەمیریان قبوڵەکە حەلەکەی بەمەیە خوا دکتۆر لە ڕووی تەندروستیەوە پرسیارم دکتۆر لە ڕووی تەندروستیەوە تەشی لە دروستکردن و تێکدانی بەدار شیاوە کورە نابێ بە هیچ جۆرێک ئەمە نابێ ئەمە گەرێ ئەمە ستیل بێ ئەم منزەڵە ستیل بێ ئەم دارە چییە سێریکە ئەمە بەدارە کرێ ئەمە تێکیە دەن بەم دارە ئەم دارەش سێریکە یەک مەرجێ تا ڕەشەوە بۆ ڕەش بێگومە بەس کامێرەکە نێزگەوە بێ سێر شیلەکە کە ژێریەوەی کە منزەڵەکە بە ڕەشی ماوە هەر کەسێ ئەو ڕەشیە بخوا یعنی کە لەگەڵێتی لەگەڵ کە ئەو کاتی زەلابیاکەن و کە بورماکەن و کە لوقمە قازیەکەن ئەوە هەر کەسێ بیخوا ئەو ڕەشێتیا بێ گەدەی توش 1000 شتە بێ باشە بە مانگی ڕەمەزانە ئەمە بدرێ بە خەڵک خێریەکە وەڵڵا ئەمە هیچ خێری ناگا و ئەمە نازانی چی پێ بڵێ نازانی کۆتابڕێ لە ڕووی یاساوە هیچ یاسایان نییە ئەمە قبول بکە واتا پێدا خەیسە پێدا خەینەمان هەمووی ئاڕۆڵە داخی ئێرە 6 دوکانی جیاوازە بە ریزی یەکەوە ئەبەم بەر بەو بەر هەتا ئاگاتە ئەو سەریش ئەمە هەر هەمووی دوکانی تەنها کەسێکە بڕیاری داخستنیدا و ئێستاش دەست بەجێ هەموو دوکانەکان کە بەم ریزەیە هەیە بەم بەر و بەو بەرنیزگەی 6 بۆ 8 دوکانە کە کارگەی دروستکردنی شیرینی لوقمە قازی و بورمە و ئامادەکردنیانە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز و بدرێت دەرخواردی هاوڵاتیان بدرێ بەڵام بە سپاسەوە تیمەکانی تەندروستی کەرکوو بەشی چاودێری سەرجەمیاندا هات و بڕیاری داخستنیشی بۆ دەرچوو. ئەمە چی خوایە قبوڵەکە سێرم قازانەکە ئەمە سێریکە ئەمە بورما زەلابیا لوقمە قازی ڕجاتان لێکەم لە خەڵکی کەرکووک لەمانە نەکڕن هەمووی لەم منزەڵانانەیە وەڵڵای گەدەیان هەمووی ژەهراویە بێ بەخوای ئارە وەڵڵا يلا جيب الصواني يلا جيب عيني دكتور ئێمە ئێستا ئەم لوقمە قازیە و ئەم بورمەیە و ئەمە پێوترێ داڵی بەڵێ ئەمانە ئێستا هەمووی فڕیادەی ئەیبین بۆ تەمەڕ سەحی مەحضەری بۆکەین بەڵێ حەسبە لۆسۆن هەمووی فرادین بۆ تەمەڕ سەحی سەرجەم ئەو شیرینیانەی کە لەم کارگەیە دروست بکرێت لەبەرەوەی ئیجازەی نییە فڕێدرێ غەڵقمان کردو و کردێتەوە هیچ مەرجێ تەندروستیتیان نییە قازانەکانتان بینی بەڵێ هەمووی پیسە واتە وێڕای ئەوەی کە بڕیاری داخستنی بۆ دەرچوو ئەمانەش هەمووی فرادین هەموو شیرینەکانشی فڕێت تەندروستیان نییە ئەمە چێ بیخوازای چی لێ دێ
يلا جات يلا فر. يلا 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 او تا هيك همو يمان اي كاين ناو غونيا وفريدي بێگومان اي بينش بو تمر صحي. تمر صحي جنوبي هي بيقوم. فريدي بێگومان و او تا غلق مانشكه بێگومان پابند ڕێنمایەکانی تەندروستی کەرکووک نەبوو. دەستان خۆش بێت ئەوەی کە پابندی مەرجەکانی تەندروستی نەبێت بەڕێزان کارگەکەی بەو شێوە داخرێ و لە هەمان کاشێرینی مانێکەشی دەکرێتە هاوێی زڵەوە لە بەرەوەی هیچ مەرجێکی تەندروستی تیا حوت جێگای جیاواز بۆ هەشت جێگا کە هەر حوتی هەر هەشتی بڵین یەک کەس خاوەنی بوو هەر هەشتیشی کارگەی دروستکردنی شیرینی مەنی بوو لە لوقمە قازی و برمە و سەرجەم ئەمانە و ئەمەش داخرا لەبەرەوەی کە پابندی مەرجەکانی تەندروستی کەرکووک نەبوونە بەم شێوەی پشتی منەوە بڕیاری داخستنی بۆ دەرەچێ و دەدرێتیش بە یاسا لە ڕووی یاسایەوە دەبێت تەواوی مەرجە تەندروستیەکان جێبەجێ بکات بۆی جاریکە پابندی مەرجەکانی تەندروستی بێت ئەوەیشی کە پابندی مەرجەکانی تەندروستی نەبێت بەڕێی ئێمە بەم شێوەی پشتی منەوە بڕیاری داخستنی کارگەکەی ئەدرێت بینەربن. من تیمەکەمان ئاگادار کردەوە وتم بڕۆن بە خاوەن دوکانەکە پێی بڵێن ئەو جامەی پێش دوکانەکە گەرە بێتە ئەمێەوە بۆچی بێتە ئەوێ یاخر لەبەرەوەی لەبەر خۆڵ و تۆز و نێتە سەر شیرینیەکە سەر شیرینیەکە و بە جوانی و پاچی یعنی بفرۆشێگەی ئیساوەتە ئەم ڕەشە لە چۆ باش غێرەی تۆز و خۆڵ زادەیە ئەوتە ئەوە ڕەش باشە بەشەیەکی گشتی ئەوەکانی شیرینیەکانی سێریکە ئەم لوقمە قازیەوە تا ڕەش ئەوە تاها ئەمە ڕەش پیس بووە خاڵۆ قوربانی بوو خاڵۆ گەرێت و ئەو جامەیە تەحویلکەی بۆ مێ جامەکە لێرە دانەی دكتور عندنا الدبيات اكثر مشكله بس بالرمضان هو هذا اصلا ما يصير ينباع برا نهائيا، حتى الدبيات هنا ما يصير. هذا الدبيه اي ما يصير ينباع بالشارع، ممنوع منعا باتا. راح نسوي حمله خاصه على الشرابه اللي بالشارع تمام. وناخذ به اجراءات قانونيه، يعني حبس يصير به حبس يصير راسا، لان هذا يحتاج موافقه تنميه ومعمل وكذا. مال محل يسوي طلع برا يبيع، هذا ما يصير، ممنوع منعا باتا. وطبعا احنا ندعو الاهالي منا ياخذون حذرهم، هذا يتحول الى سم بعد فتره، السم يصير، هذا ما يصير منعا باتا. لازم ياخذون من مصادر موثوقه، معامل مجازه عندنا ياخذون من المعامل فقط. هذا ممنوع يطلع برا المحل. زين، اي واحد يجي ياخذ من عندكم دبيات، اذا نلزمه يقول فلان محل ناخذ اجراءات غلق وبحبس يحال الى المحكمه. هذا ما يصير ينباع برا، هذا يصير سم بعد فتره. تعرف هذا الشيء؟ إيه؟ فاحنا هسه توعيه خاصه جايين وراها ناخذ اجراء، فديروا بالكم لحد يطلع دبيات يبيعها برا او ينطون شخص على الشارع. مو تمام. ئەمە بۆچی قبول ناکەین لەبەرەوەی لە ژێر ڕەقیب ئێمە نییە، یعنی لە ژێر ڕقابەی دایرەی سەحی کەرکووک نییە. ئەمە کە کردە ناو دەبەوە تۆ ئەو دقەیە بێ چێ بێ بیدەرێ، بەس نابێ داینی کۆمەڵی کەیت و بیدەیتە خەڵک. ئەمە گەرە ئەکسپایری هەبێ، گەرە تاریخی لەسەر بێ، لەبەرەوەی ئێمە قبول ناکەین. ئەمە ئیلا گەرە معمەل بێ، معمەلش بۆ ئێمە خۆمان دایرەی سەحا لە ژێر چاودێری دایرەی سەحی کەرکووکە. ئێمە بەسمانەوەیە یەک ڕێنمایەکە، یعنی وەک ئاگادارکردنەوە ئەوە جێگای خەڵکی کردووە، خۆی ئەم ڕەسیفە کورتە، ئەمە لا بدەن ڕجعتان لەکەین. یعنی ئێمە وەلەو پیا و دەوڵەتی نابێ ڕجا بکەین، بەس ئێمە وەک برایەتی وەک دۆستایەتی و ئێوە کەس ئێمەن هەمووتان خەڵکی کەرکووک بە هەموو چین و یعنی قەومیاتەکانەوە داواتان لەکەین ئەم ڕێنمایانە پابند بن بۆی سزاتان نەدەین. بەڕێزان ئێرە شوێنێکی جیاوازترە هەر لە ناو بازاڕی کەرکووک
ئەتوانین بڵین شەقامی موسەڵای پێ ئەوترێ ئێرە ڕاستە خۆشی نێو شوێنی کە شوێنی ئامادەکردنی شیرینی مەنیەکانە بە شێوەیەکی گشتی لەگەڵ ستافی تەندروستی کەرکووک بەڕێز عەلی جەمیل دکتۆر سینان بە شێوەیەکی گشتی ئەو فرەدا خات والله بۆ سێریکە چەند جوانە پاڵ عشقا تێگەی هەمووی تازەیە سێریکە ئەو تا زۆ پاک و خاوێن بێگومان بەس بڕۆ لاو باکامی نەدگرێت با دەرنەچی ئەمە ئیسا هاتووینە ڕێنمایەکانی تەطبیق کردەوە و سێ دیوارەکەکە ئەو دیوارەش سوبق زەیتی کراوە هەرچی کاتێ پیس بێ پێوەی دیارە بێ و ئێمە دوای پێرین گەرە بیگۆڕێ سوبقی کاتەوە فڕنەکەیەوەتە سێر فڕنەکەیکە سێر ئەمە تەختەکەی ئەمە فۆرمایکەیە ئەمەتە بەس تۆزە بڕۆ ئەمە فۆرماکەی سێک ئەمە لاێنە سپی و جوان لەبان هەویرەکەیە ئەمە ڕێنمایەکانی تەطبیق کردووە و ئەوتە سێ سینیەکەکە ئەوتە سینی خۆی دیارە ئەگەر پاک بێت ئێمە دەستخۆشی نەک یەکجار هەزار جار دەستخۆشی لێەکەین بۆ ئەوەی ئەوەنە جوان و پاکە بەڵی غاز دیارە دکتۆر ئاماژەی پێکرد ئەمە لەبەرەوەی بۆنی هەیە بۆنەکە یەکسەرە داتە هەویرەکە لە هەمان کات مەترسیشی هەیە زۆ مەترسی هەیە بۆ گەدا بۆ ناوزەک تێگەی ئەمە سێ ئەم شیرێ بزان چەند جوان و پاکە سێر قازانەکەی کە ئستیلە ستەن ستیلە ئێمە ئاگادارتانەکەینەوە خاوەن دوکانەکان هەموو قازانەکانیان بکەنە ستەن ستیل تێگەی نامانەوە تیڤاڵ و فافۆن و چینکۆ و هەر شتێ بێ هەر بابەتێ بێ ئێمە ئەمە لە گشتی باشترە واتامەجێی دەستخۆشیە بەجددی ببینین کارگەیەکمان هەیە ئەمڕۆ شیرینیمان بۆ ئامادەکە بە شێوەیەکی تەندروست بەڵێ وشیا و پاکە ڕێگوانەکانیان سینیەکانیان هەمووی زۆر پاکە دەستخۆشیان لێکەین جێی دەستخۆشیە بەجددی ئێرەیەکێک لە کارگەکانی کەرکووکە بۆ دروستکردنی شیرینی و هەروەک ڕێز عەلی جەمیل ئاماژەی پێکرد بەشێکی زۆر لە کەرەستەکانی ئستیلن و بە شێوەیەکی گشتی هەموو ئەو بابەتانی کە شوێنی ئامادەکردنی شیرینین لە ڕووی تەندروستی و شیاون هەندێ ڕێنمایی وردیان پێدا ئەویش مەبەست لەو مەنجەڵانی پشتی منەوە بۆ هەڵبەت و باسی ئەوەکە دکتۆر عەلی ئەڵێ دەبێت فڕێ بدەن هذا تجيبه بالبوري تأسيس تسوي تأسيس لبانو بيني بخوارو تو اما ليرة نابي غاز لبروي بطلي غاز بونا كابوني كرد يكسر او هويرو او باقلاو او معجنات يكسر بونا قري بوني قرد هركس يبي خوا يكمشت قدي يعني توش جهراوية بيه ئێرە شوێنێکی جیاوازترە لە شەقامی قۆریە شوێنی ئامادەکردنی دروستکردنی کێکی بازاڕ بە شێوەیەکی گشتی دکتۆر تحضير نادى بس تطمع حلويات يا سلام بو معراض ايه يا جريجة زوارسة ايش ياكلون ايه هانا عندي التليفون اللي زارناه شي ما يدري عباء شيء ابنا من مديرا من يعجر مامشون جا موبايله قالدر orada بس قالدر موبايله زعمات دكتور ئێرە شوێنی دروستکردنی کێک و ئەمالێ من بس افروشم مزيرا اوتا دقيقه دروستکردنه قالدر لا ما انكر استاذ دريكا معنا دركا موي دريكا درو استدو كانك حياتم شو استدو اجازه نيه براكم اجازه من هيا دكتور حياتم تقديم ما قلت برا كتاب بينا لاي برامرز صبريه نازمتيه اجازه نيه ني اجازه هي استا التليفون بكام من مدير مع التليفون بوشي بكام مدير خون مديرم اي من مديرم لا جواب قال من مديرم هيك نيه استقل داخل يعني بناو نبينا نشوي من حق نسيه كاكا اجازته ايه بيشانم ده يا اخي درنا شو تازه درنا شو تسيه كاكا زعم شلون حياتم واز بينا حياتم دري لا لغما انكر لا قد كردو بس تحضير تازه وانت استيه جاين انا درسي يا تو اجازه نيته ام باقلا معنا شو ديني
لا شو دينيتي ها دكتور سنان وطاجة لا اطلس بين أطلس بوينية توزيع بكام بوينية أو دكتور سنان يلا قونش وزيدا قونش بو ممنوعت بزده بنا التنمية الصناعية سيوخته يلا حياتي نجوير صورة إذن سنة نجت توزيع يتسال بس بنا جزوير ما مش توزيع مرة وزب بس صعب ما يصير ما دكتور يصير haberimiz yoktu işten. İndi bildik. إندي أولا سنة إذا İndi دكتور biz İzzet takdim etmişsek bizde de lahmil acim lagiyet tağızı. Ne diyorlar tahzir. İşte tahzir yapmışız. Ha takdim. إندي هذا يلا جوسات Ahit takdim yayıncı etmiş. حياتي Onu lagiyettik. مادة 33 بالقانون الصحة عامة doğru da hakim. رقم 89 لسنة 1981 المعدل لا يجوز إنشاء أو فتح أي شيء olmaz إلا بعد حصوله على إجازة يلا عيني Bunu tebliğ etmemiştim. السنة إجازة vermemişik Biz özümüz lahmil acimle حياتي موزجت يلا بلارة جيرتي تاريا يلا vazgeçti ya da bu sefer vazgeçti Hal يلا يلا Sen olmaz asasan bu özbaşı var. Şimdi bu atlas olmaz. Özü bes cere asatsın. Olmaz tevzi etsin. Biz tebliğ olmamıştık. Tenmiyesi yoktu tenmiye. Tenmiye nedir? Cere bilmiyorsan يلا يلا سوي معبر سوي معبر bir oldu özüne Allah razı olsun. دكتور حياتي ماما دكتور اخير قرار هذا استعمى خلقي كي ده اخري ده اخري غير ده بخري لا برو اجازينيا جلسة اجازة خلصن اتصل التقديم قرجيكا بريزان ام قرجيك ليرة هي لبيني خاوني ام شريني خانه لقل بريز علي جميل لسر اوي كمولتي تندروستينيا دكتور قرجيكا مناقشكتها مناقشة كده ويا من بس افروشم يا ما حقمانية بفروشه بلام لكوت هاي مولتي يا ما هركسيك ببي مع دي سيوسي يا ساي تندرستي قشتي عراق مع ديكي مع دي سيوسي هركسي بي دكان دابنا غير اجازه نبي نبي اجازه نبي داخلي يلا زور باش بريزان gözümüz ağrıyor. هێرا کە شوێنی شرینی خانەیە دروستکردنی شرینی خانەیە لەگەڵ ستافی تەندروستی کەرکووک گرژەکەیان لەسەرەوە بوو کە ئەم شوێنە مۆڵەتی تەندروستی نییە دەبێت دابخرێت بۆیە کۆتا بڕیاریان لەسەر داخستنی ئەم شوێنەشدا هاوشێوەی کارگە شرینیەکە کە کۆمەڵێ مەرجی تەندروستیتیا جێبەجێ نەکرابوو لێرەیە بەرەوەی بینە کۆتا بینە خیتامی ئەم چاودێرە لە مانگی ڕەمەزانی پیرۆز داین دەبێ باشترین جۆری شیرینی و باشترین جۆری شەربەت پێشکەش بە هاوڵاتیان بکرێ نەکو کارگەیەک کە کۆمەڵەیە مەرجی تەندروستیتیا بەدی نەئەکرا بڕیاری داخستنشی دەرکرا ئامانجی بەرنامەی چاودێریش بۆ ئەوەیە کە باشترین خزمەت و تەندروستی بە هاوڵاتیان بگەێنین ڕێزی محەممەد علی و ئەو ستافە قبول بخوازن کە هەمیشە لەگەڵم ماندوو بوون سپاس بۆ علی جەمیل سپاس بۆ دکتۆر سینان کە جەنابیان هەردوو لە ماندوون لە خزمەتی هاوڵاتیان سپاس بۆ ئەو ستافەی کە لەگەڵمان ستافی تەندروستی کەرکووکمان بیرنەچێ کارمەندیان تاک بە تاک چکەم لە بەرژەوەندی هاوڵاتیان ناتوانین بڵین ئێمە و ئەوانی ژیانی خۆیان خستۆتە مەترسی ڕێزمان قبول بخوازن ئەشاد